ترشيح السيد نوري كامل المالكي لمنصب رئيس مجلس الوزراء. ڕاگەیاندنی ناوی نووری مالیکی لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە وەک تاکە کاندید بۆ پۆستی سەرۆکوەزیران جارێکی دیکە دەرگای بەسەر مێژوویەکی پڕ لە مشتومڕ و شکستدا کردەوە. مالیکی کە بە پیاوی قەیرانەکان دەناسرێت و تۆمەتبارە بەوەی لە ماوەی هەردوو خولی حکومڕانیەکەیدا لە نێوان ساڵانی 2006 بۆ 2014 عێراقی بە ئەقڵیەتێکی تاگڕەوانە و ئەمنی و بیری تەسکی مەزەبیانە بەڕێوە بردووە. نووری مالیکی بەهۆی دەستوەردانی لە دەسەڵاتی دادوەری و بەکارهێنانی دامەزراوەکان بۆ لێدانی نایارە سیاسیەکانی جارێکی دیکە سیستمی بەڕێوەبردنی عێراقی بەرەو دیکتاتۆریەت بردەوە. جگەلەوەش دۆسیەکانی گەندەڵی دارایی و دیارنەمانی ملیارەها دۆلار و گرێبەستی چەکی خراپ وەک پەڵەیەکی ڕەش بە تەوێڵی کابینەکانی ئەوەوە ماونەتەوە. لە ڕووی ئەمنی و کۆمەڵایەتیشەوە میراتی مالیکی پڕە لە کارەسات کە دیارترینیان کەوتنی شاری مووسڵ و بەشێکی زۆری خاکی عێراق بوو بەدەست داعش لە ساڵی 2014دا کە نەیارەکانی بە بەرپرسی یەکەمی ئەو داڕمانە ئەمنیەی دەزانن. بەو پێی سیاسەتی بەکارهێنانی سوپا لەسەر بنەمای هاوسۆزی نەک پیشەی بوون و پەراوێز خستنی سەرکردە سەربازیە لێهاتوەکان سوپای عێراقی پووکاندەوە. هاوکات سیاسەتە تائیفیەکانی و سەرکوتکردنی خۆپیشاندانە مەدەنیەکانی وەک ڕووداوەکانی حەویجە و مانگرتنی ئەنبار و بوونی زیندانی نهێنی و ئەشکەنجەدان زەمینەی بۆ گەشەکردنی توندڕەوی خۆش کرد. ئەم سیاسەتانش نەک تەنها بوونە هۆی خوێن ڕشتنی هەزاران هاوڵاتی بێتاوان درزێکی گەورەی کۆمەڵایەتی و مەزەبیشیان دروست کرد کە تا ئەمڕۆژ عێراق بەدەستیەوە دەناڵێنێت و وای کردووە ناوی مالیکی هاوتای وێرانکاری و دابەشبوون بێت. بەشێک لە چاودێران نووری مالیکی بە هۆکاری سەرەکی دابڕانی عێراق لە قوڵایی عەرەبی و ڕادەستکردنی بە ئێرانی دەزانن. بۆیە پاڵاوتنی ئەو بە پاڵاوتنی دڵخوازترین کەسی تاران لێک دەدرێتەوە. سەبارەت بە کوردیش هەر هیچ نەبێت لای پارتی و میدیاکەی نووری مالیکی وەک ئەندازیاری بڕینی بودجە و موچە و دوژمنێکی سەرسەختی مافەکانی هەرێمی کوردستان دەناسرا کە قوتی خەڵکی وەک کارتێکی فشار و چەکێکی سیاسی بۆ ملکەچکردنی هەرێم بەکارهێنا. ئەمەش بووە هۆی دروستبوونی قەیرانێکی دارایی قوڵ کە کاریگەریەکەی تا ئێستاش بەردەوامە. هەر ئەم سیاسەتەی نووری مالیکی وای کرد کە مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتەی هەرێمی کوردستان هەڵوێستێکی توند و یەکلاکەرەوەی بەرامبەری هەبێت و جگەلەوەی ڕۆڵی لە دەست لە کارکێشانەوەی و وەرنەگرتنەوەی پۆستی سەرۆکوەزیران بۆ خولی سێیەم بینی بەڕاشکاویش بڵێت ئەو ڕۆژەی مالیکی دەبێتەوە بە سەرۆکوەزیران سربەخۆیی کوردستان ڕادەگەێنم هەرچی دەبێت با ببێت. بارزانی لە دیدارێکی لەگەڵ ڕۆژنامەی شەرقولئەوسەد لە ساڵی 2007 جەختی لەوەش کردەوە کەمانەوەی لە عێراقدا مالیکی حکمی بکات مەحاڵە و گەڕانەوەی ئەو واتای کۆتایی هاتنی هاوبەشی نیشتیمانە. بەڵام ئەوەی جێی تێڕامانە پێچەوانەی قسەکانی پێشووی بارزانی سەرۆکی پارتی یەکەم کەس بوو پیرۆزبایی و پشتیوانی خۆی بۆ مالیکی وەک کاندید بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتوو دەربڕی و هیوای سەرکەوتنیشی بۆ خواست. جا نازانرێت مالیکی گۆڕاوە یان بارزانی یان بەرژەوەندیە حیزبی و کەسیەکان.